یعنی ئاشتی نەیتوانی بربەستی سەی سادق ببڕێت دوای دوو تایم یاریکردن لە دوو یاریگای جیاوازیانی میوان توانی یاریەکە بە 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ لە بەرژەوەندی خۆی یەکلایی بکاتەوە بە تەنها لەسەر و ڕیزبەندی کۆمەڵی یەکەم خۆی دەبینێتەوە. یانەی سەی سادق توانی 3 خاڵی گرنگ بەدەست بێنێت، ئەوەش دوای بردنەوە گرنگەکەی تایمی دووەمی یاریەکەی لەگەڵ یانەی ئاشتی. دوای ئەوەی لە یاری نێوان هەردوو یانەی ئاشتی و سەی سادق کە لە یاریگای ئاشتی ئەنجام دراو تەنها تایمێکی بەڕێوە چوو، بە بڕیارەکێتی تۆپی پێی کوردستان تایمی دووەمی یاریەکە لە یاریگای فەرماندەی تایبەت بە پێشمەرگەی سلێمانی ئەنجام درا. ئەم تایمە تەواو جیاواز بوو لە تایمی یەکەمی یاریەکە، کاتێک یاریەکە بە بەهێزی هەردوو یانە دەستی پێکردو سەرڕای بوونی بایەکی بەهێزیش، بەڵام ئاست و ئەنجامی یاریەکە گۆڕانکاری زۆری بەخۆیەوە بینی کاتێک یانەی سەی سادق توانی بە 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ ئەنجامەکە بە سوودی خۆی کۆتایی پێبێنێت. هەریەک لە هاوکار جەمال 2 گۆڵ و سەفین فایق و ساڵح موتڵەک لە خولەکەکانی 45 زاید 1 و 60 و 79 و هەروەها 88 گۆڵەکانی سەی سادقیان تۆمار کردو. فایز خزر 2 گۆڵ و باسا کاوا لە خولەکەکانی 51 و 85 و 86 دا گۆڵەکانی ئاشتیان تۆمار کرد. بەڵێ لەبەرەوەی لە یاری پێشوای ئەمە بە گۆڵە لە دواوە بوون، پێویستمان بۆ بوو کە بە یاریکی هجومی یاریکەین. ئەو بۆ ئێمە لە بیدایە و هەر بە هجومی یاریمان کرد، توانیمان لە سەرتاوە گۆڵکەین، بەڵام بەهۆی چەند غەڵەتێکی دیفاعەوە ئەو بوو گۆڵەکان لێکرا، توانیمان یەکسانی شیکەینەوە، بەڵامی تر یاری ئاوایە. ئێمە لە شەوتێکا ویسمان تەعویز بێنەوە، بەڵامی تر ئاوای لێهات. بەڵێ ئێستا زۆری ماوە چونکە بەڕاستی 3-4 خاڵ فەرقە لەگەڵ یەکەمەکانە، ئەوە نییە کە یعنی بڵێ دوورکەوتوینێتەوە، بەڵام ئەم یارێ بۆ ئێمە زەرور، بەڵام شتر زروفەکە ئاوا بوو. ئێمە یاریەکەش خرایە دەرەوەی ساحەی خۆمان کە لە ساحەی خۆمانە بوو ئێمە عقوبە دراین. زۆر گرنگ بوو بەڕاستی. من لێرەواڵێم پیرۆزە لە سەی سایق، پیرۆزە لە کاپتن ڕەمزی، هەرچەند ئێمڕۆ لە دەرەوە بوو بەڵام پاڵپشتی تیپەکە بوو. زۆر سپاس بۆ خی گەورە توانیمان 4 گۆڵ تۆمارکەین و بردنەوە بۆ خۆمان دەستەبەرکەین. ئەم 3 خاڵە بە حەقەت زۆر گرنگ بوو بۆ نەیانی وەرزشی سەی سادق. وا بوو بە تاکید کە شەوات زۆر ڕێگری لە ئێمە کرد لە هێنێشتا، بەڵام سپاس بۆ خی گەورە. ئێمە چەناڵێکی فەردی خۆمانمان کرد بەداخۆ گۆڵمان لە تۆمارکەین، ئەوان نانەتوانین گۆڵ تۆمارکەین، بەڵام سپاس بخوا خوا مۆفەقی کردین ئێمە هەر بەردەوام بین و کۆڵمان نەدا تا توانیمان ئەنجامەکە بەڕێی خۆمان 4-3 براوە بینەوە. سپاس بۆ خی گەورە، سپاس بۆ یاریزانەکان لە شەیمیان ساغ بێم بردنەوە گرنگە پێشکەشەوەوان دەرە بەڕێزە کە لە ناو شاری خۆمانە چاوەڕێ ئەنجامی باش لێ مەگەن بەو هیوای لە توێت موحیوان نبین و لە یارەکانی داوتا بەردەوام بین ئینشاءڵڵا. بۆ برنەوەی یانەی سەی سادق گەیشتە پلەی یەکەمی ڕیزبەندی بە کۆکردنەوەی 9 خاڵ و ئاشتیشدا بەزیە پلەی پێنجەمی کۆمەڵەکەی بە 4 خاڵ. هەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.